توانای عێراق بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا ئەو قەیرانە قۆڵ و درێژخایەنەی کە عێراق ساڵانێکە بە ئێستا شەوەپەیدا تێدەپەڕێت هەموو کەرتەکانی پێشکەوتنی ژیانی بەرەو لاوازی و دواکەوتن بردووە لە نێویشیاندا کەرتی تەندروستی لە ئێستاشدا بەپێی نیشاندنی ڕێزبەندی تەندروستی جیهانی بۆ ڕووبەڕووبوونەوەی کۆڕۆنا عێراق لە پلەی 167 لەسەر ئاستی نێودەوڵەتی و پلەی 13 گرتووە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی کە تێگڕای لە 100 لە کاتە 25.8 هەرچەندە ئاستی مامناوەندی نیشاندەری نێودەوڵەتی GHS بریتیە لە 40.2 بەم پێش عێراق بەدەست لاوازی کەرتی تەندروستی دەناڵێنێ و توانای کەمە بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیە کتوپڕەکان ڕێزبەندی وڵاتانی عەرەبی بە پێی نیشاندەری تەندروستی نێودەوڵەتی بەم جۆرەیە یەکەم سعودیا 47 لەسەر ئاستی نێودەوڵەتی کە بە پلەی 49.3 دێت دووەم ئیمارات پلەی 56 هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی سێم کوێیت پلەی 59 هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی چوارم مەغریب پلەی 68 هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێنجەم و شەشەم لوبنان و عەمان بە دوای یەکدا بە پلەی 73 لەسەر ئاستی نێودەوڵەتی دێن حوتەم قەتەر پلەی 82 گرتووە هەشتەم میسر بە پلەی 87 دێت نۆیەم بەحرین پلەی 88 گرتووە لەسەر ئاستی نێودەوڵەتی دەیەم تونس لەسەر ئاستی نێودەوڵەتی تێکڕای 33.7 هەیە یانزە مۆریتانیا لە پلەی 157 دێت دوانزە جزر القەمەر پلەی 160 لەسەر ئاستی نێودەوڵەتی گرتووە سیانزە سوودان پلەی 163 هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی چواردە عێراق 167 پلە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە بە پلەی 25.8 دێت دواتر وڵاتانی لیبیا و جەزائیر و جیبۆتی و سووریا و یەمەن و سۆماڵ بە تەسەسول لە دواوەی ڕێزبەندەکە دێت ئەو دەوڵاتەشی کە پلەی یەکەمیان هەیە لە نیشاندەری تەندروستی نێودەوڵەتی بریتین لە یەکەم وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تێکڕای 83.5 هەیە دووەم بەریتانیا پلەی 77.9 سێەم هۆڵندا بە پلەی 75.6 دێت چوارەم ئوسترالیا بە پلەی 75.5 دێت پێنجەم کەنەدا بە پلەی 75.3 دێت شەشەم تایلەند بە پلەی 73.2 دێت حوتەم سوید بە پلەی 72.1 دێت هەشتەم دانیمارک بە پلەی 70.4 دێت نۆیەم کۆریای باشوور بە پلەی 70.2 دێت دەیەم و کۆتایی فینلەندا بە پلەی 68.7 دێت بۆیە پێویستە عێراق هەوڵ بدات لە کەرتی تەندروستی پێش بکەوێت بۆ ئەوەی بتوانێت بەلایەنی کەم بەرەنگاری ئەو نەخۆشیە کتوپڕ و لە ناکاوە نەبێت کە تووشی هاوڵاتیان دەبێتەوە